سڵاتان لێبێ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ، سەعیدی ئەرمانم و بەرنامەی ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەش دەکەم. بەرنامەی ئەم هەفتەیە تایبەتە بە گیان لەدەستدانی سێ کەس لە چالاکوانانی سیاسی و هەروەها محیتی زیست کە بەداخەوە لە ڕووداوە دڵتەزێنەکەی ئاویێرە گیانیان لەدەستدا. ئازیزان، حەمیدی مرادی، خەباتی ئەمینی و چیاکۆ یۆسفی نژاد سێ گەنج، سێ کەس لە ئینسانە لە خۆبردووەکان کە بە بۆنەی ئەم ڕووداوە دڵتەزێنەوە گیانیان لەدەستدا. من لێرەوە لەلایەن تەلەڤیزیۆنی پەرتۆەوە بە هەموو کەسوکاری ئێمە ئازیزانە، بە دۆستان و ڕفیقەکان و بە هەموو خەڵکی کوردستان کە بە بۆنەی ئەم ڕووداوەوە ناڕەحەت و دڵگن نگەران بوون تەسلێت ئەرز دەکەم. لە غەمیانە شەریکین و هیوام سەبووریانە. بەم بۆنەوە دوو کەس لە ئەندامانی کومیتەی کوردستان داوەت کردووە هاوڕێیان ساڵحی سەرداری و سەعیدی یەگانە کە لەسەر ئەم بابەتە بدوێن. بۆچی ئەم ڕووداوانە ڕوو ئەدات؟ ئەرک و مەهامەکانی دەوڵەت چییە؟ لە ئاستی ئەم بێدەنگیەی دەوڵەت و نەکردکاریە و لام بێمەسئولیەتیانەی ئەبێت چی بکرێت و هەروەها وەزیفەی ئەم نەوعە لێ ڕێکخراوە مەدەنیانە لە مقابل ئەم نەوعە لە بەسەرهاتانەیە یا ئەم ڕووداوە دڵتەزێنانەیە چییە و ئەبێت چی بکەن. لەگەڵمان بن. هاوڕێیانی عەزیز، ساڵحی سەرداری و سەعیدی یەگانە، زۆر سپاسان دەکەم کە بەژاری ئەم بەرنامە بوون و بانگهێشتی منتان قبوڵ کرد. سپاستان دەکەم. هاوڕێ ساڵح، با لە تۆ دەست پێ بکەم. ئەم ڕووداوە دڵتەزێنەی لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا و ئەزانم کە میلیۆنها نەفەر لە خەڵکی کوردستان و تەنانەت لە سەراسەری ئێران و دەرەوەی وڵاتیش بە پەرۆژ بوون بۆ ئەم ڕووداوە، چون سێ کەس گەنج بە بۆنەی ئاگرتێبەردانی کێوی ئاویێرەوە گیانیان لەدەستدا. ئەم ڕووداوانە بۆچی ڕووەدا لە کوردستان و قسەی تۆ چییە بۆ لە پەیوەند بە مۆزوعەیە؟ بەڵێ، پێش لە هەشتا سڵام هەیە بۆ خۆت هاوڕێ سەعید، هەروەها هاوڕێ سەعید یەگانە. منیش هەروەک تۆ باست کرد پڕ بەدڵ سەرخۆشیەکەم لە خانەوادە و عەزیزانی ئەو سێ کەسەوە گیانیان لەدەستدا لە ئاگری ئاویێرە و لە خەڵکی شاری سنە و هەموو کەسانەوە دڵنگارن ببوون ئەم گیان لە دەستدانانەوە. ئەمە بەداخەوە دەبێ بڵێم یەکەم جار نییە کە ئەم جۆرە ڕووداوانە ڕوو ئەدا. ئێمە شەریف باجوەر و ئومید کۆنەپۆشی و کێ یا ئەو کەسانەوە لە جوانڕۆ ئەوانە گیانیان لە دەستدا بۆ ئاگر کوژێنە یا دەیان کە زەخمی بوون ئێستەیش بەو زەخمەوە ئەتلێنەوە. ئێمە شاهدی بووین بە تۆر واقعی وەزعەکە ئاواسە کە هەموو ئەم مشکڵات و گیر و گرفتانە وەکو هەر پەدیدەیەکی تر کە جمهوری ئیسلامی و دەوڵەتیایە مقەسرن ئەوان کە ئەبنە باعیز مەرگی ئەم کەسانەوە ئیمڕۆ ئێمە گشتمان بۆیان دڵنەگەرانین، بە پەرۆشین، خانەوادەکانیان لەو پەڕی نگەرانی و سەختیە ئەم ڕۆژانە سپەریەکەن. بۆیە جمهوری ئیسلامی لە هەر شوێنێکی ئەم دنیا یا هەر دەوڵەتێک بلەخەرە مەسئولیەتی هەیە لە مەقابڵ ئەم وەزعە و ئەژم لە مەقابڵ حفزی محیتی زیستە، نازانم سەیلاو تێت، ئاگر بەرە بێت، ئاچوزان زلزلەیەت، بوومە لەرزەیەت، ئەموو ئەم بەڵایای تەبیعی وا هەست ئەتوانێەوە بە نظر من ئاسانترینی کۆنتترۆلی ئاگر و کوژانەوەی ئاگرە. خۆ مەسڵەن تۆمکە نەتوانی بوومە لەرزە ئەگەریەت نەتوانی بەری پێ بگری کە هەرچەند ئەوان حتا دوایەوە کە بوومە لەرزە کەیشتێ هیچ جەغدانی ئەن بۆ نەکرد. مەسڵەن نمونەی سەرپێڵ زەها و چەند ساڵەمەوە هەزاران نەفەر کوژیان لە حاڵێکا مەسەڵەن ئەکرێ بە کەمترین تەلەفات ئەمە سپەریکەی. مەسڵەن لە ژاپۆنا بوومە لەرزەی 8 دەرەجە هاتووە 3-4 نەفەر بریندار بوون، لە حاڵێکە بە 5 و 6 ڕێشتەر ئەگەر بوومە لەرزە لە ئێرانە هاتووە وەکو سەرپێڵ زەها و خەڵکی زۆر تیاچوون. ئاگر کوژانەوەیش
ئاوایە من ڕاستیکەی لە کەم تر وڵاتە مەسەڵەن بیستومە یا دیومە خەڵک بەبوون ئاگرۆ مەسەڵەن گیانیان لە دەستبەن مەسەڵەن شوێنە وەکو ئاوێر شوێنە وەکو جەنگەڵای مەریوان جەنگەڵ بانە و باقی شوێنەکان مەسەڵەن من نەمبیستووە لە وڵاتێکە بەو بۆنەوە خەڵک تیا بچن خەڵک دەرەقەت ئاگرەکە نێن و ئەوانە وەکەت دەوڵەتێ هەست ئیمکاناتێ هەست بۆیە بەنظرم من لە دەرەجەی ئەوەڵە دەوڵەت مەسئولە جمهوری ئیسلامی مەسئولە لە مەقابڵ ئەو وەزعە ئەو هەموو بوجە و سرۆت و سامانە ئەوان هەسیان ئەگەر مەسەڵەن خەرج ئەوەی کەن ئیمکاناتێ سازکەن لە هەلیکۆپترەوە مەسەڵەن ئێمە بینین جەنگەڵهای ئامازون ئاگرەگرێ یا جەنگەڵ لە ئەمریکا یا هەر شوێنی کەم دنیا ئەبینی دەیان تەیارە و هەلیکۆپتر و نازانم ئەوانە ئەڕۆن و ئاگرە کوژێنەوە ئەنوا و ئەقسام ئیمکانەتیان هەست خەڵکی زۆر بەسیجە بن نیروهای دەوڵەتی و دەوڵەت لەو وەختە لە جێی ئەوە ئەرکەکە خاتە سەرشان خەڵک کە خۆیان چن ئاگر کوژێنەوە خەڵکەکە نەجاتە لە شوێنی خۆیان باتە شوێنێکی تر بە ملیۆن بە دەیان هەزار خەڵکیان گوێزاوەسۆ بۆ ئەوە توعمەی ئاگر و چوزانم ئاگر نەبن لە حاڵێکا جمهوری ئیسلامی بەرعەکس هەموو دنیا ئەو ئەرکەشی لەژێەوە خۆی ئەنجامی با لەژێەوە ئیمکانەتەوە سەرفی ترۆر و کوشت و بڕ و زیندان و ئاخوند و مەلا و قوەی قەزاییە و فلان و مەجلیس و ئەوانەکە بیخاتە خزمەتە و خەڵکە چواردانە هێلیکۆپتەر دوو تیارەی ئاگرکوژێنەوە چوزانم کارمەندانێک ئەو هەرچێک ئەو ئیمکانەتەوە بۆ کۆنتترۆڵی ئاگر مهمە بیخاتە اختیارەوانە ئەوەی نەکردووە و هەر بۆیە سەرشان خەڵک و بەداخەوە ئێمەم کارە ساهتانە مە یەکەم جار نییە تکارە بێتەوە بە تۆر واقعی بە دەستی خاڵی نازان بە کوتەکێکۆ یا چۆڕێ ئاوە یا نازانم هەرچی ئەو ئیمکانەتەوە لەم داولا خەڵک بەسیجە بن بۆی خۆیان خۆڕسک ئەڕۆن ئەو ئەنجومەنانە هاز وەکو ئەنجومەنی نازانن دەنگدی بۆرە ئەو ئەنجومەنانە بە هەرحاڵ ناتوانن دەرەخەتە وەزع نایەن هەر بۆیە ئێمە بەداخەوە شاهدی ئەم تەلەفاتە بووین و ئەو سێ کەسەیش حەمیدی مرادی چیاکۆ یۆسفینژاد و خەبات ئەمینی بەداخەوە تیا چوون و بەرزە من کەسێ وا مەقەسر دەرەجەی وڵات جمهوری ئیسلامی سپاس دەکەم هەڕووسا یەگانە من یەکشت بڵێم لە پەیوەند بە مەسەلەی ئاگر تێبەربوونی خەڵکی عادیە زۆر بووە لە یۆنان لە ئەمریکا کەوتوێتە مەحاسرە بەڵام دەوڵەت تەلاشی کرۆ بۆ نەجاتیان بەڵام ئەوە شدەتی بووە یا جهەتی باوا بووە کە ئەوان کە نیروهایەکی مەخصوص نەبوون کە تایبەت بن ئەوانە خەڵکی مەدەنی و عادی بوون کە ممکنە کەسیشیان لێ سوتاوە لە یونان یا لە وڵاتەکانی کە بەڵام سەرجەم تەلاش بووە بۆ ئەوەی کە نەجاتیان بدەن جاری وا بوو یەک مانگ توولی کێشاوە ئەو ئاگرانە بەڵام ئەم ئاگرەی لە ئاویەر کەوتووە جەنگەڵێکی وەسیع نییە پوش و پەلا بووە باسوورەت بە جۆرێ بۆ کە ئایا ئەمە بتوانێت ببێتە هۆی گیان لە دەستدانی سێ نەفەرەوە کە لەو شوێنە ڕوویداوە ئەزانی لە مەریوانە اتفاق کەوت کە ئامدانە بەرتۆپیاندان تەقیان لێکرا وە شەری باژوەر و ڕفێقەکانی کە چقلی چاوی کۆماری ئیسلامی بوون کە لە زۆر بوارە هەڵگرێنەری خەڵک بوون ژیانیان لە دەستدا بەڵام ئەم گەنجەی کە لە ئاوێرە اتفاق کەوتووە تایبەتمەندی خۆی هەیە حەزەکەم هەرو پرسیارش لە هاوڕسایی بکەم کە ڕای تۆ چێ بەرامبەر مە مەسەلەوە ئەبێ چی بکرێت لە مەواقعەیە مایکەکەت بەسراوە هاوڕسایی منشبتە سلام هەیە بۆ تۆ هەڵێستاڵ و هەروە بیناین تەلەڤیزیۆنی پەرتۆ منیش لایەن خۆمە سەرخۆشیەکەم لە خانەوادە و کەس و کار و بەرحاڵ مردم شارستنا ببوون لە دەستانی ئەم سێگەنجەوە ڕاستیەکەی خەبەرەکەی زۆر دڵتەزێنە ینی من بۆ خۆم وەختیم خەبەر بەشنەفت بەڕاستی قەلبەن ناڕەحەت بووم بۆ چاوێ سێدانە جوان بچنە شەڕ ئاگرەوە ئەویش بۆ ئیمکانەتە مەحدودۆ کە مندیم فیلمەکانی لە عەقەلیا لە ماوەڕدی ترە دیکمان بۆ بەس ئەوە گیانیان لەدەست بدەنەوە
معلومة تشتوزي للدنيا ما مرتب الأخبار وشتا تماشاكين هل چەند ڕۆژ گذشتە لە ئەمریکا لە یونانە لە تورکیا ئاگرسوزیکی زۆر وەسیع بۆ لە ناو جەنگ شتا خۆ معلومە بالاخره هەر دەوڵەتێک بتوە ئیمکاناتی وسعی کات بەرحاڵ ئاگرە خاموشکە لە تەرێخەوە و چزانم هێلیکۆپتەر تەیارە بەرحاڵ تۆ ئیمکاناتێک دژدستیکی و تەکنیکیکا لە اختیاریانە سەیکەن بیکەنەوە کارەوە ئەگەر کەسانگەرێکیش لە بین بچن ڕاستیکە دەیلێەوە کە یا کەفنە محەسرێ ئاگر کە ئیمکان دەرچوونیان نییە یا بەرحەڵ بە دەلایلی تر وەلی ئەم مۆردە یان مواردێکی تر کە ئێوەش ئیشارەتان بکرد هەوت ساڵحیش مەسەل لە مەریوانە چەند ساڵ لەمەوبەر یا ئەم مۆردە یا لەوەرامانە ئەمانە تعدادێک جوان بەرحەڵ لەسەر ئینسان دووستیەوە بالاخره ئەوەی کە عاشق تەبیعەتن بزانم لەم زاویەوە بەم فکرەوە بەم ئیحساساتەوە ئەڕۆنە شەڕ شتێک کە ناوێ بچن بەتەوری واقعی معلومە خۆ جمهوری ئیسلامی و قەسر ئەسڵیە هاوڕێ ساڵحیش بە دروست ئیشارەی پێ کرد خۆ مۆردێ نییە خۆ زۆر ئاشکرایە ئەسڵەن محیط زیست وێرانە لە ئێران و دلیلی خودی جمهوری ئیسلامی بە دلیل سیاسەتگەر غەڵەت چزانم بێتەوەجوهی و هەر مواردی ترۆمان و جالبەوە سم ئەم اتفاقی کە لە ئاوێرە کەفکە من ڕاستیکە هیچ خبرێکم نەبیست یعنی حتا نەمدی فێرمیکم نەدی لەوەی کە مەسەڵەن ئاتەش نیشانی ببێ یا چزانم ئەنگەر دەوڵەت مەسەڵەن بچن لێنە تەلاشکەن هەم ئاگرەکە خاموشکەن هەم بە سەریع تۆن گیان ئەو جوانگەلە نەجات بدەن هیچ کەم لەوانە ئێمە شاهدی نەبووین من قسەکەم ئەوەسە دەوڵەت درستە مەسئولە وەلی ئەم بنیامگەرە ئەم جوانانە نابێ و اشتباس بنظر من قصدم واقعا سرزنش وتم لەوە بەرنامەوتم قەلبەن دڵم سوزیا بۆی کە سێدانە جوان کە بە هەزار بەدبەختی و دەرد و ڕەنج گەوراکردن لە شەرای جامعەی ئێرانە بۆ جۆرەکەش نیام خەبەرەکەیش نەژوێ گشتی بنیام کرد خانەوادەی زەحمەتکێش و چزانم پڕ لە دەرد و ڕەنج واقعانەمانە گەوراون و هەروە بەدەست خاڵی ئەچنە شەڕ ئاگرێک کە وەزیفەی ئەوان نییە ئیمکاناتیان نییە بە ئیمکاناتی زۆر ضعیف وش کرد کە بنی شاهدین هەم لە مەریوانە ئەو جێران مەریوانە شاهد بین شەریف باشوورشتا هەم ئەمۆردە مواردی ترۆمانە بإمكاناتك زور ضعيف ومن قابل دركة إحساسات إنساني أوان أو كا عن نفكر طبيعتها عاشق طبيعة ولي آخر درسنية آخر إنسانينية حتى راسيكي كسي بريد بتس خالي تقاقر الشركة وجيان خويلة بين بوا وأم السنة غلطة أم السنة نادرسة ولا أخذ معلومة بكور الصلاح واد باسيكر هر سانحيك طبيعي يسلا فوا يسلا زين هكذا يا هشتي كتير بل هشتي وظيفة دولتك بتوا إمكاناتي وبرتها بروفيديا وظيفة بالآخر كمكة جانا مرتب نجاتي بدا للافام نجاتي بدا الآجر نجاتي بدا وإمكاناتش كمية لو مملكتها إمكاناتش كمية لو مملكتها مشكلة كوزكا جمهوري إسلامي مسألة آسايش أمنية أوشتك برحال بالزندگی و ژیان و مردم مربوطه دوی مسئله نیه توشه او جامعه که لفقر و بدبختی و هزار بیچاری گست و جامعه الان مسئله آو برق و معلوم مسئله آگریت الآویره به جمهوری اسلامی خم بابرینه و نه که اگرش بیکار زور محدوده که یا دیره که یا دیره چه بدم یانو اگر لأول واقدامی هم کرده از و اگر که خاموش کرده بتوان بدم او سید جوانه ممکن لبینش متنیا و سید جوانی لبین چون دوان تیشان هذا بیمارستان رفیق کانیان كوانش جانيان على خطر ممكن أن يصير نجدي عوض بياك لنتيجة بنظر من جقلويك قالك ما تبغى روشن تكراري كمان جقلويك الدولة جمهورية إسلامية مقصر أم اتفاقات زور روشنا حتى ممكن مثلا مواديش بس خودي جمهورية إسلامية بايسوي آخر جاي تفريح كاس شو زان هزار ويك برنامج سياسي أناس زمين خالي شو زان فرش كتير كم خوان ممكن عاملي بن آتش سوزيش تبلوان وانت تأوجيك بفعالين محيط زيست شو زانم هواداران تبعات شو زانم أنجمنا كان مجموعة من هلا قريتوك خودي جمهورية إسلامية يعني خودي تشكيل أنجمنو مانيشا دفع على كودا كان بيكار من دالان أزانم دا تبعات يهشتي كتير وخان حاصل أم وزير السدنا لبرسكن وجماعة كمان كمردم مجبور بخوان مراجعة كان بإمكانات خوان بنيوي خوان بجفاء خوان بتواناي خوان ومعلومة مواردك الشواتي تبرو جانيا لدستان للنتيجة بنظر من هم جوانانا وخلق شارسنا بطور كلي كتاب نظمش دور مشيرانا بمسائل بربورتن وإجازة نداني تر
ئەنێ پێی بە تەجروبەی واقعاً دوای ئەم چەند مۆردە جوانە هەروە ڕەحەت بڕۆن بە شەڕ ئاگرێکە کە ئیمکاناتی زۆر مەحدودەوە هەروە ڕەحەت گیانیان لەدەست بدەن حەیفن واقعاً ئینسان. سپاس دەکەم هاوڕسایی بۆ تێبینیە دروستەکانت. من بۆ خۆم شخصەن دەوتی ئەم ڕووداوانە ڕوەدات چەندین ساڵە واقعاً بۆم دڵتەزێن بووە کە ئەمان بۆ بێ فیدای بازێک لە تەبلیغات دەبیسم مەسەلەن کێو مقەدەسە، تەبیعەت مقەدەسە و ئەرزشی هەیە گیانی ئینسان. من بۆ خۆم شخصەن وای نابینم متوجه بووی گیانی ئینسانەکان بەلای منەوە بە ئەرزشترە، ئەبوژێتەوە تەبیعەت، بازیابی ئەکرێتەوە، کارێکی لەگەڵ ئەکرێت، بەڵام حەمید و چاکۆ و خەباتوان نابنەوە و ئەمە تا چ ڕادەیەک ئەم جانفشانیە حقیقەتی جێ پرسیارە بۆ منیش. پێم خۆشە هەر ئەم پرسیارە لە هەوڕە ساڵە بکەم، ئایا ئەم ڕێکخراوە مەدەنیانەی کە ئینسانهایەکی بە شدەت دڵسۆز بە قەولی خۆیان بە ئەمەک بۆ نیشتمان بۆ خەڵک بۆ هەر کەسێک ناوی لێبەری، ئایا جایزین تا ئەو ڕادە بچینە پێشەوە بەم بێ ئیمکاناتیەوە لەسەر جانفشانی خۆمان لە خۆبردووی فقط فیزیکی و ئینسانی خۆمان حساب بکەین یان ڕێگەی هەیە؟ بەڵێ من پێم وایە وەزیفەیەوە دەوڵەت مەسەڵان ئەشیا ئەنجامی با یا ئەنجامی بدات ئەی خاتە سەر خەڵکو و ئەو جوانانە کە بەداخەوە ئەوان نیشتوش ئەو هینابن و ئەمە بەنظر من قەرارە ئەوڵان دروستکردن ئەو ئەنجومەنانە دفاع لە محیط زیست نازانم ئەوانە هەمووی دروسە و واقعاً بۆ بەشەر بتوانێت بژێت بەسەر ئەم ئەرزەوە ئەبێ مەسەڵان دفاع کرێت لە محیط زیست. بەڵام چۆن ئایا ئەنجومانە خۆیان یەکتە نەبڕۆن بەو بێ ئیمکانێت و بچنە شەڕ ئاگر، بچنە شەڕ بوومە لەرزە، بچنە شەڕ شوزام سێڵاو، یا ئەتفاقەنەوە ئەنجومەنانە ئەبێ شوێنێ بن، جێگەیە بن، تەشکیلاتێ بن کە خەڵکێکی زۆر ساختکەن و جەمیان کەن و ئامادەیان کەن بۆەوە فشار بێن بۆ جمهوری ئیسلامی کە بۆ وەزیفەی خۆی هەڵسێ. قەرار نییە ئەم ئەنجومەنانە بەنظر من قەرار نییە خۆیان مستەقیم بچن هەموو کارێ بکەن. ئەم ئەنجومانە ئەتوانن خەڵکی زۆرتر کۆکەنەوە بە دۆرخۆیانە و دفاع باشترکەن لە محیط زیست. ئەگەر بواە بە ئیمکاناتی توودەیی بە خەڵکێکی زۆر وە پیشیان هاوردایە بۆ جمهوری ئیسلامی نە ئەم سێ کەسە و نە شەریف باجوەر و نە ئومید کۆنەپۆشی و نە کێوکێتیان نایەچوون و جمهوری ئیسلامیان مەجبور ئەکرد کە مەسەڵان هەڵسێ بۆ ئەرکە و وەکو دەوڵەت لە حەچێ شوێن ئەم دنیا لەسەر شانیەسی. بەڵام خۆ جمهوری ئیسلامی ئەوەهانیە. منێژم سۆزی ڕۆژ لەگەڵ ئاوا چیەکەن، لەگەڵ بێ ئاویەکەوە ئیسە هەست، لەگەڵ بێ بەرقیەکەوە ئیسە هەست. یانێ ئەو جوانانە ئایا ئەتوانن بچن بەرق تەئەمینکەن کە لەعەن بێبەرقی هەست؟ ئەتوانن بچن ئەچوزانم مانە لافا و سێڵاو بن؟ یا تەواو بەنظر من لە نظر منەوە وەزیفەی ئەو تەشکیلاتانە ئەو نەهادانە ئەو ئەنجومانە ئەوەسە کە فشار بێنن بۆ دەوڵەت، خەڵکی زۆر لیان کۆبێتەوە و خەڵک بەسیچکەن ئامادەیکەن بۆەوە بێژن با بگیان بەشەر احتیاجێت بە محیط زیستە. ئێوە خۆ ئیمکانات کەمتان نییە، ئاخر واقعەن پوڵ یەک مانگ ئەو هەموو موشەکەەوە دروستیان کردووە ئەگەر سەرفی هینیکەن ئەسڵەن هیچ ئاگرێت لە ئێرانە ناتوانێت بەربێت. ئەو هەموو بێ ئاویە ئەیان توانی حەلیکەن. دەیوەێ ئەوان بە لێدان چاو دزی و هەرچێشتە ئەو تەبیعەتیان لە بین بردووە. ئێمە سەرسەختانە مدافع تەبیعەتین، ئەو جوانانە سەرسەختانە مدافع حفظ محیط زیست و تەبیعەتین. بەڵام شێوەکەی بە نظر من مهمە، شێوەکەی وەسە کە ئەبێ فشار بێ بۆ جمهوری ئیسلامی، ناچاریکەی واداریکەی بە مەحس ئەوە. مەسەڵەن ئێمە لەم وڵاتانەی تۆزە وڵاتگەل پێشکەوت و یەک دوو کەڵ لە شوێنێکەوە هەڵەسێ بەڕایە بینی 10 دانە ماشین ئاتەش نیشانی بە مجهز و شوزانم نیروی متەخەسس و
تانکری پڕ ئەوانەشن حتا ئەگەر هیچیش نەبێتشن کۆ بنە بزان شتێ ئەقۆمەیانە فەوری کارێکەکەن. جمهوری ئیسلامی وانە، جمهوری ئیسلامی وەکو بەرزی بانان کارێ وا وەزیفەیەسی نایکە، شتگەرێ وا وەزیفەی نییە خەریکە سروەت و سامان ئەو خەڵکە بە بادا لەو ڕابتا. بۆیە من وازانم ئەم ئەنجومەنانە فعالین مەدەنی، فعالی ئیجتماعی، فعالی محیط زیست بەنظەمەشە شێوەکەیان ئەمە بێ کارێ بکەن کە جمهوری ئیسلامی ناچار بکەن، وادار بکەن. من ئەزانم سەختە، من ئەزانم بالاخره ئەوان سەرکوتگەرن. فەرزکەن واقعەن بودجەیەک هەر 1% بودجەیەوە سەرف مەلاو ئاخوون دەکەن، سەرف پاسدار و بەسیج و فلان و فیسارەکەن، اختصاسی بن بە محیط زیست. ئەسڵەن ئاگل لە 1 دقیقا کوژێتەوە. بۆیە من وازانم هینەکە ئیشتباس تەواو تلاشانەوە فعالین محیط زیست ئەیکەن، قابل احترامە، ئینسانیە، بەڵام بەنظر من شێوەکەی دەرەقە نایە. تۆ سۆزی مانگێتتر ئیتفاقێتتر وا بقۆمێ ئەم وەست ئەوا چێتە بەرە بەنظر من ئاگر بەرە بێت جارێکتر لە ئاویە تازە ئاوێر خۆت وەکو جەنگەڵ چڕ مەسڵەن منتەقەی مەریوان و بانە و سەردەشت و هین نییە پوشە و چوزانم ئەوانە ئەگەر لەو شوێنە ناو ئیتفاق بکەوێ چیەکەن چ ئیمکانات هەیە. بەنظر من هەر لە ئیسۆ شێ خەڵک فشار بێنن بۆ جمهوری ئیسلامی، بۆ مەقامات جمهوری ئیسلامی، بۆ مەسئولین جمهوری ئیسلامی، نە وەختی ئاگرەکە بەرە بێ لەو وەختا خۆیان ئیمکاناتەکان کە مەحدودە بکەنە شایان و بڕۆن بزانە توانن بیکەنیان. من وازم ڕێگەکە شێوەکە بەرزە من ئەبێ بگۆڕیێت بۆ حیفز محیط زیست، نە ئەوە ئینسانەکان خۆیان دەرەقەت واقعەن ئاگر نایەن لەم شایەتە. ئەم گەرماوە ئیسە هەیە لە کوردستان و تەواو دنیا بەداخەوە و ئیسە لەم هاوینە لە کوردستانیشە هەست هیچ بەعید نییە دەڕۆژیت ئیتفاقیوان چیەکەن سیانە پەرتماشێ بچن تیا بچن خۆیان یەکتەنە بچن وازان بە ئەو ئیمکاناتەکەمەوە هەستیان ئەتوان ئاگر بکوژێنەوە. بۆیە من وازام ئەشێ هەر لە ئیسۆ بە هەر جۆرە پیان وایە شێ فشار بێن بۆ جمهوری ئیسلامی ئەو ئەنجومەنانە وازانم لەو تەریقەوە ئەتوان زۆرتر مؤثر بن تا ئەوە کە خۆیان یەکتەنە و مستەقیم بچن لەگەڵ ئاور و ئاو نازان ئەوانە شەڕ بکەن. سپاس هاوڕساڵە بە نکاتێکی جالب ئیشارەت کرد بە تایبەت لەوە سەر ئەو ئەرک و مەهامە گرنگانەی کە ڕێکخراوە مەدەنیەکان هەیەە. منیش ئێستا بە پێی ئەو قسانێکە کردێت ئەوم بە نەزەرگەیشتکە ئایا کە وەختێک دوای گیان لە دەستدانی ئەم لاوانە دەیان هەزار نەفەر لە خەڵکی شاری سنە و دەوروبەرەوە ئەچن لە تەشیع جەنازە بەشداریەکان بەر لە تەشیع جەنازە ئەگەر هەر ئەم جەمعیەتە کۆ بێت و ئەو متالباتەی تۆ باست کرد تەرحی بکەن ئایا ناتوانن ئەهرمی فشارێکی جدی بن بۆ سەر دەوڵەت؟ ئەمە بەحسێکی جدیە کە حەزەکەم هاوڕێسایی یەگانە لەسەر ئەم مەوزوع قسە بکە. ئایا ئەوەی کە ڕێکخراوە مەدەنیەکان ئەتوانن قودرەتی بەسیجی ئیجتماعی زیاتریان هەبێ و مؤثرتر واقع بن بۆ بەرگری بەم مەسئلانە نە تەنها بە زۆری فەردی کە بەشێکی زۆری بێئیمکاناتی یا علمی واقعیان بەسەریانە نییە لە مەواردێکە هەرچەند ئینسانهای تێگەیشت و ژیر و شارەزاشیانتیایە بەڵام بە ئام هەموو ئاحادێک لە ناو ئەم ئەنجومەنانەیە لەو زانستە بەرخوردار نییە کە بتوانێت بۆ شەڕ لەگەڵ ئەم مەسایلە بڕوە. بۆ ئەو بەسیجە ئیجتماعیت چ شتێکەکرێت لە ناو کۆمەلگایە نەک لە سینە فەقەت بەڵکو بە وسعەتی کوردستان کە ئێمە ئەبینین شاخەوان هەن ئەنواعی ڕێکخراوەی مەدەنی تر هەیە کە ئەمە هێزێکی وەسیعی کۆمەڵایەتی لەبەر ئەگرێت لە ناو کوردستانە. هاوڕسایی فەرموو میکرۆفۆنەکە بەستراوە. بەنظر من مەسلەیەک جددیە سوالێ باشە بەخشەن خودی هاوڕساڵ هیچ شارەی پێ کرد لەسەر وەزایف ئەنجومەن و بەڵام ڕێکخراوە گەلەکە خلاوە مەدەنیەکان ڕێکخراوە تودەیەکان کە ئێستا بەحال بە عناوین مختلف خەریکی فعالیەتن لە جامعەی کوردستان تەنیا جامعەی کوردستان ڕاستیەکەی لە دەروی جامعەی کوردستانیش و لەلایەن جمهوری ئیسلامیشەوە ئاگاداین کە ئەم
فعالين مرتب تحت فشار مثلا فعالين شزان كودەکان کارە گران یا فعالین مەدەنی هەر ئەم فعالین محیط زیست توشتا بەرهای گیراون شزان حتا ئەدامیش کراونەوەمان معلومە توش اشارەت پێ کرد بە دروست بە نەزەر من خەڵکێکی زۆر بە هەزاران لە تەشی جەنازەی ئەم جوانانە شرکەتیان کرد و بەتەقەیانیان کرد و زۆر بە گەرمی ڕاستیەکەی چوونە دەم ئەم خانەوادان و هەروەش کە تویش اشارەت پێ کرد معلومە هەر شتێک تودەیی بێتەوە هەر شتێک تودەیی بێتەوە خۆ تەسیراتی باشترە خۆ بەرهەمی باشترە خۆ مۆفەقترە بێت لە هەموو مبارزەی لە هەموو تەحوڵێکی اجتماعیەوە هەیە بەتۆرە کولی تۆ مەسەڵەن فەرزکەین تەسەوەر کە اتفاقاتێک لە 1970 خیزش انقلابی بناو خیزش مەهسا لە 1400ەکە تەسەوەر کە ئەگەر بە دەرەجەیەک زۆر توودەیی بوواتەوە مدین و بوواتەوە ئەیتوانی واقعاً تغییرات ئەساسی و بنیادی لەو جەماعە بە وجود بێت لە هەر حرەکەتی اجتماعی و تحوڵێکی اجتماعی وایە منیش وازانم ئەگەر ئەو گشتە بنیامەوە لەسەر ئەو زیارتانە جەمە بوونەوە ئەو سێ جوانیانە بەدرەخە کرد مەسەڵەن فەرقین لە بەرامبەر ئوستاداری و جەمە بوونەوە خۆ من ئەزانم جمهوری ئیسلامی بۆمان بەدەم مردمەوە نییە وەلی کافی بۆ هەر ئەم مردمە مەسەڵەن ناو خیابان ئابێن ئێعتراز کە بەم ئاتش سوزیە لە مەسەڵەن لەبەر ئوستانداریە هەر وەک مور و مەلەخ نیروگە سەرکوێ لە ڕێژیان بۆ دەستگیری و چوزان لێدان لە مردم وەلی بەم حاڵە معلومە شرایطەکە ئێمە زانی چۆنە ئەو زاعکە ئەزانی چۆنە چوزان و فەزای ئەمنیەتی کە ئەنجوم جمهوری ئیسلامی حاکمی کردە بەغێرە بخصوص دوای ئەم شەر 12 ڕۆژە کە ئاگادارینی تر پشتوان دەستگیری و شکنجە و حتا ئێدام و مەجموعی زیندانی ئەوانە منتەها تەسەوەرەوەی کە حتا لەم شرایطە ئەو هەزاران نەفەرە بێنە خیابان ئێعتراز کەن فشار بێنن بۆ دەوڵەت معلومە بە نەزەر من تەسیری دەبێت ئەتوانن بەربە اتفاقاتەکە وجودی هەست بگرێت لە نەتیجە هەروەک هاوساڵحوتی وەزیفەی ئەم فعالین مەدەنیە وەزیفەی ئەم ئەنجومەنگەرە لە هەموو بوارێکا بەرحاڵ ئەم تەشەکرگەرە چ مەخفی نیمە مەخفی چ عەلەنی خەریکارن وەکو فعالین محیط زیست و ئەوانە بەشێک لە وەزیفەیان بە نەزەر من ئاگەرکاریە لەناو ئەو مردمە بەشی لە وەزیفەیان ئەوەسەکە سەیکەن ئەفکارێک کە هەسیان سوزانم جهاتێک کە هەسیان ئیدەی کە هەسیان ئەهدافێک کە هەسیان توودەیی بکەنەوە بیبەنە ناو ئەو مردمە کە ئەگەر اتفاقاتی واکەفێ بە جەمعی مردم حتا ئەگەر ئەڕۆنا چوزانم ئاگرێ خاموشکن اتفاقی واکەفێ جەمعێکی زۆرتر بە ئیمکاناتێکی فرەتەوە بشنە دەم ئەم شرایط و ئەم وەزیتەوە کە اتفاقەکەفێ لە نەتیجە بە نەزەر من مهمە و گەرەک مەجای تر تاکید کەم لەسەرەوەی کە وجود ئەم ئەنجومەنانە ئەم تەشەکرانە بە نەزەر من زۆر مهمە بەتایبەت لە شرایطی کە ئەو ئەحواڵ جەمعە ئەوەسە فەقر هەست فەلاکەت هەست محیط زیست فێرانە نازانم دەرد و ڕەنج ئەو مردمە زۆر زۆرە بالاخره بەشێک لە کارگەری کە ئەیکەن ئەم بێسڵا تەشەکرگەلەسە ئەم ئەنجومەنگەرەسە کە ئەچنە دەم ئەم ئەوزا ئەحواڵەوە سەیکەن بەش بە هەڵخۆیان تەسیب بنن لە جامعە منتەها بەش ئەستی وەزیفەیان بە نەزەر منیش ئەوەسە کە خۆیان یەکتەنە نەچنە چوزان و شەڕشتکەریکەوە بڵکە تەلاشکەن بالاخره مەسالەکە توودەیی بکەنەوە جەماوەری بکەنەوە توودەیی بکەنەوە مردمێکی زۆر هەروە چۆن لە ئەم بەساتەشی جەنازە و بەدرقەی ئەم جوانانە شرکەتیان کردەوە بچونە مەقابڵە تۆرە واقعی تەک جمهوری ئیسلامیە بەدەلیلەوەی کە ئیمڕۆ وەک هاوڕێ ساڵحوتیم اتفاقەکە سۆزی هەزار اتفاق ترەکەفێت دەرد و ڕەنج و بەدبەختی و مردمە واقعا زۆر زۆر لە بێ بەرقی و یاوی تا هەموو شتێکی تر ناکەگێت و 3 نەفەر و 4 نەفەر بڕیتە شەڕەمانە هەرچی ئەم مبارزاتە ئەم ئێعترازاتە توودەیی تر بێتەوە تۆبیعەتەن فرەتەر جمهوری ئیسلامی تحت فشار قەرارگری و اتفاقاً دەست جمهوری ئیسلامیش ئەوەسێتەوە بە نەزەرم بۆی کە تعرض کا بۆی کە دەستگیر کا بۆی کە فشار بێری بۆ سەر خەڵک بەلحاز ئەمنیەتەوە هەرچی فرەتەر بێسڵا بەر بۆ بگرێ و فەزای ئەمنیەتیە بێسڵا وجود بێت و قسە بکەنەوە. سپاس هاوڕسایی هاوڕساڵە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەوەی لە فکریانیە دابینکردنی ئەو بەدیهیاتی زندگی خەڵکە کابێ پێڕابگات لە ئاوە بەرقا جادەیە ڕێگاوبان ساڵی زیاد لە 18,000 تا 20,000 نەفەر لە ڕێگاوبانەکانە گیانیان لەدەزێن جا لە سیستمی خودرۆسازیەوە بە قەول بگرێتە ماشێنوانەوە بگرێتە جادە و ڕێگاوبان ئەوە تەبیعەتێتی کە
ئەسەن یەکێک لە خەتەراتی جدی لە سەطحی جیهانە لە مەسئلەی ئێرانەکە بە زووی دوچاری بێئاویەکی سەختە بێت کە لەگەڵ هەموو شوێنێکی دنیا فەرقیەیە. قەرارگای خاتەم الئەنبیا و چێ و سوپای پازاران باسوورەت وەکو ئەژدیهایە کەوتۆتە خواردنی هەموو شتێک لە ئێرانە کە ئەوەی قوتبنماکەی منفعەت و گیرفانی خۆیانە بۆیەش لە ئاوا لە بەرقا لە هەموو ئەوانەیە مزڕاتێکی جدیان بۆ بەشەر بۆ جوتێنەوە. خودی ئەمە ئەرچێکی گەورە خاتە سەر شانی کۆمەلگا بەتایبەت ئەوانەی کە واقفن بەسەر ئەم مشکلاتەیە. پێت وایە لەم سەردەمەیە کە مەسئلەی بێئاوی جدیە، مەسئلەی نان مەترەحە، مەسئلەی سوتەمەنی مەترەحە، چی ئەبێ بکرێت کە خودی ئەم نهادانە لە واقعکە ئێستا نهادە مەدەنیەکان کە هەن بۆ ئەوەی کە لەم زایعاتە ئینسانیانە بە دوور بن وەریتر چیتر ئەم شۆڕژێرانە ئەم ئینسانە شەریف و بە ئەمەکانە دڵسۆزانە بەڕاحەت ئەوە بکوژ نەدرێن، گیانیان لە دەست نەدرێن، بەڵکو بتوانن سوود بەخشتر بن بۆ کۆمەلگا. حیفە ئەمانە چی ئەتوانن بکەن زیاتر لەوەی لەوەقا هەتا ئێستا کراوە. بەتابەت ئەوە مۆزوعێک مۆزوعی کەش من لە یەکێک لە خەبەرنگارەکان بیستم کە لەگەڵ BBC مصاحبەی کرد، تەنانەت داو دەرمانی لازم لە ناو بیمارستانە وجودی نەبووە بۆ تەداوی و مداوای ئەو بیمارستان ئەو کەسە سوتاوەکان کولن. بەڵێ مە حەزەکەم یەک شت بێژم، ئەویش ئەوەسە ئەم ئەنجومەنانە یا ئەم نەهادانە بەرزە من کاری زۆر باشیان کردوە بەڕاستی. مەسەڵەن هەر ئەوە کە لەم چەند ساڵەی ئەخیرە واقعەن خەڵک توودەی خەڵک بە ئەوە کە ئەبێ حفزی محیط زیست بکەن، ئەبێ ڕعایەتی بکەن، پاک و تەمیسی و ئەوانە ڕابگرن هێنە، یا ئێمە شتێکی زۆر ئینسانیمان دیوە کە نەتیجەی کار ئەمنەوە ئەلە فعالینە ئەبینی لەوە بەر مەسەڵەن بە سەداون و هەزاران کەو لە قەفەزا بوون، ئیسە زۆر بە ئفتخار و ئەچن ئازادیانەکەن، دفاعەکەن لە تەبیعەت، دفاعەکەن لە حەیوانات، دفاعەکەن لە محیتێوە تایە ئەژێن بە دروست. هەمووی ئەمانە تەلاشەکەن بۆ ئەوە ئەو محیتە لەوە زیاتر هین نەبێ و تا ئیسە بەنظر من على رغم هەر شتێک ئەمان بەنظر من کارەکانیان قابل تەقدیرە، تەغییراتیان بە وجود هاوردووە لە جامعە. الآن مەسەڵەن احترام بە حەیوان، نازانم بە پەڕەندە، بە جەنگاڵ، بە گیا، بە ئاو، بە هەموو ئەمانە بەنظر من الآن بووە بە بەشێک لە فەرهەنگی خەڵک. مەسەڵەن دەوروبەری زرێبارە ئەو دێهاتانەوە لەوە بەر حاجی لەقلق هەڵەسان ئەشون، ئیسا ئەو خەڵکە مەسەڵەن هێلانەیان بۆ دروست کردووە، بە هەزاران پەڕەندە تێن و وەخت خۆی ئەڕۆن بۆ سەرچیر و دوایی ئەگرنەوە بۆ جێی خۆیان. ئەمە بە ئاشکرا بینێ یا پاک و تەمیزی مەحەل ژیانیان، دێکەیان، شارەکەیان، کوچە و کۆڵانیان، هەموو ئەمانە بە نظر من کارگەلێکی زۆر زۆر باش و مثبت بووە کردویانە و تەلاشیان کردووە کە محیتەکەشیان بە ئەسەر ئاگر وەلێ خۆیان یەکتەنە چوون، فشارەکە نەهاتۆ بۆ جمهوری ئیسلامی. من پێم وایە ئەو شتانەوە تۆ ئیشارەت کرد هاوڕە سەعید، لە مورد ئاوە، لە مورد بەرخۆ، لە مورد ئەو مشکلاتە عەدیدەوەوە الآن یەخەی خەڵکی گرووە، هیچ ڕێگەیەک نییە غێرزەوە جمهوری ئیسلامی ئەشێ بڕوە. جمهوری ئیسلامی چون سابتی کردووە مطلقاً لە فکر خەڵکەکەیان نییە، ئایسە بە تایبەت حالە حفز، حالە فکری حفزی خۆیە، چۆن بتوانێت خۆی نەجات با لە مەقابڵ دژمنانێ وا هەس و خۆی بەشێکی دروستی کردەوە بەشێکیشی هەس. ئەو خود ئێران یەکێ لە دەوڵەمەندترین وڵاتگەل دنیاست واقعاً. ئەوە ئامار و شدام نەوت و گاز و پستە و هەچێشت هەرم دنیا لە ئێرانە هەیە کە بەشەر جامەگە چەند دەرسەدیان خەرش وڵاتەکە و خەڵکەکە و چوزانم ئابڕەسانی و تەمین بەرق و فانوفسەرکردایە خەڵ لەم مەزیقانە بوو، سەرفی چوزانم کاریگەر و زەحمەتکێش و بیمە و ئەوانیان کردایە خەڵ لەم مشکلات و هینانە بوون. بۆیە ئێمە هەمیشە وتومانە ئیسەیش من پێم وایە
تەجربەیش ئەوەی نیشانی داوە هیچ ڕێگەیەک نییە غێرز ئەوە فشار بێن بۆ جمهوری ئیسلامی بە هەر جۆرە پێیان وایە و بە نظر من ئەبێ نیروی فعالین سیاسی فعالین چەپ فعالین مەدەنی فعالین دفاع لە محیط زیست فعالین ژنان گشتی یەک کاسە بێتەوە کە خەڵکی زۆرتر بەسیج بن ئەم خەڵکە خۆ بە ملیۆن هەن ئێوە ئیشارەتان پێکرد ئەگەر ئەوانە واچوون بۆ سەر زیارەت کە کارێکی دروستیان کردووە هەر بژین دەستیان خۆش بێ ئومیدوارم ئیتفاقی تروان نەقۆمێ و ئەو خەڵکە بڕۆن لێ ئەو خەڵکە ئەگەر بە قەوسعی یەگانە بڕایەن بەر ئوستانداریان گرتایە بتان ئاغای لە هۆنی نژادی سەرمایەدار بۆچی مەسەڵەن لە فکر محیط زیستانین بۆ لە فکرە خەڵکانین ناتوان ئاوا بە ئاسان جواب نێنەوە من ئەزانم ئەوە سعی وتی وەکو مر و مەلەخ نیروی بەسیج و مەسیج و ئەوانە هەست بۆ سەرکوت بەڵام بە گشت ئەوانەوە وازان نیروی خەڵک زۆر قەویترە ئەگەر یەک کاسە بێتەوە ئەتوانێت تەقابڵ کار لەگەڵ بەسیج و ئەوانە کەمانێکی هەر وەختی خەڵک زۆرتر و بە وەسعەت لەمایان نابوون و متشەکلتر بوون و قسەکانیانێکێ بووە جمهوری ئیسلامیان وادەر بە پاشەکشێ کردووە ئیسەیش وازانم ئەمە کە فشارێ بۆ جمهوری ئیسلامی ئەمە کە فعالین جامعەی مەدەنی فعالین سیاسی ئیجتماعی هەمووانە وازانم کارێکی گەورە و ئەساسی لە ڕوبەڕوویاندایە ئەویژەوە بەسیج و هینێ خەڵک بۆ ئەوە کە بتوان بەسەر ئەم مشکلاتەوە جمهوری ئیسلامی تەحمێڵی کردوە بە خەڵک ئەم مشکلاتە کەمەوە بێ جمهوری ئیسلامی ناچارکەن لە جێەوە بە میلیارد چودانم بچێ 400 بسێنێ بۆ دفاع فلان یا نازام خەرجی موشەکەکانی کاو ئاوا خەڵک چودام ژیانی جادە و بان ئیشارەتان پێکرد بە 18,000 نەفەر خەڵکو ژیان نائەمنە بە تۆر واقعی خانەوادەیەوە کەسێکی مەسەن لە سنەوە یا لە مەریوانەوە یا لە بۆکانەوە ئەچێ بۆ تاسنە تا ئەگەڕێتەوە ناو ماشینە دڵیا لە مشتە ئاخم تەسادف نییە چون ڕۆژمەڕۆی متفاقاتە قۆمی بۆیە منوازام هیچ ڕێگەیەک غەیرز ئەوە کە فشار هاوردن بۆ جمهوری ئیسلامی نییە بەداخەوە سپاس هاوڕ ساڵە دوا پرسیارم چون کاتمان خەریکە تەواو بێت لە دوای ئەم بەحسا لەگەڵ هاوڕێ ئیسماعیلی وەیسیش مسابقێکمەیە بۆیش هاوڕ سەعیدەگانە منەوێ یەک پرسیاری ئەخیر بکەم بەشێک لە چالاکوان هەتا لەم کۆمەلگایە ئەوەندە قودوسیەت بۆ کێ و خاک قائلن کە لە قسەکانە لە ڤیدیۆکانی ئەم مدەتەیە زەق بوو کە گیانی ئینسانەکان ئەبێ لە پێناویە بدرێت ئایا واقعان ئەوەندە ئەرزشمەندە هەموو کەس بە شوێنی لەدایک بوونی خۆی خۆشەوێ بەڵام ئایا بۆ کوژانەوەی ئاگەر ئەبێ گیانی ئەم ئینسانایی بۆ فدا بکەین و ئەم قودوسیەتە هەڵخڕاندنی جوان نییە بۆ بەعزێک کارکە شیاوی نییە لە واقعا کە گیانی خۆی بۆ بدات بەڵکو ڕێگەی ترە بێ پێیا بکات ئەم قودوسیەتە حەزەکەم لە زمانی تۆ ببیسم میکرۆفۆنەکە داخراوە ئافو دووارە دەزانین چۆنە قودوسیەت نازانم چنێت دروستە بۆ ئەم مەسەلە بنیام نایی بەتۆمانە وەلی بلەخەر هەر ئینسانێت وەختی خەریکم مبارزاکە لە نزر خۆیەوە بلەخەرە تەلاشەکات لەنزر خۆی تەلاش ئینسانی کەیس لەسەر مەسەلەی تەبیعەتە چزانم مەسەلەی نانە ئاوە دفاع لە کاریگەری دفاع لە زەحمەتکێشە لە ژنانە بلەخەرە لە نزر خۆیەوە و هەتافی بۆ خۆی دانی تۆمانە ئەمە تا ئەم حەدیە بە نظر من قابل ئەرزشە وە کاوڕێ ساڵح پێکرد تەلاشێک ئەمانەیە کەن واقعاً ئینسانیە گشتەمانە ئەس منتها منیش وازانم کارێک لاقل کۆنکرێت ئەگەر باس ئەم ئاتشسوزی و لە دەستچوون گیان ئەم جوانانە هەست من وازانم کارەکە ئیشتباس بە نظر من کارێکی ئیشتباس نادروستە بالاخره ئەوەی کە ئینسانەکان تەلاشەکەن بالاخره کۆمەکەن تەبیعەت سالم بمێنێت کۆمەکەن مردم چزانم ئەو شتێکە کە باس کردی ئەمانە گشتی بە نظر من قابل تەقدیرە گشتی با ئەرزشە ئەرزشمەندە ئینسانیە ولی بالاخره ئینسانی وەختی بیرەکاتەوە ڕێتە شەڕ ئاگرێک کە هیچ ئیمکانەتی خەری گیانی لەدەستات ڕۆزانم کارێکی دروست نییە
باشی ڕۆشن پێشین لێرە ئەمە کارێکی دروست نییە بە نظر من وەم جوانانەنەوە هەر بۆ خۆیان بن بدەم ئاگرۆ گیان خۆیان لەدەست بدەن ئەم ئینسانگەریان توانی بێنەوە کاری ئەرزشمەندترکەن چزانم کارێکی چزان بنەڕەتی تر بکەن حزوریان ببێت نەوەی کە ڕەحەت بچن خۆیان بن بدەم ئاگرۆ گیان خۆیان لەدەست بدەن بەنظر من تەسیراتی ڕۆحی و منفیی هەست لەسەر جامعە من نەزانم خەڵکێکی زۆر هەزار نەفەر چوونە دەمیانەوە زۆر بە دروست دەستیان خۆش بێت ولی به نظر من خودی ئەو مردمیشە زۆر هوشمەندانە زۆر ئاگاهانە به نظر من ئەواقب ئینسانی ڕەوانی ئەم مەسائلە دەبی بیرکەنەوە جامعە و نظر من بێتە تەجروبەی گەورە کە جارێکی تر ئیجازە نەدەن یا ئەم ئیمکانە نەبێت فراهم نەکردێت کە ئەم جوانانە عەلاڕەغم چزانم هەدەف ئینسانیان فکر ئینسانیان ئەمانە هەروە ڕەحەتن گیانیان لەدەست بدەن به نظر من اشتباس به نظر من نادروستە و جامعە دەبێ بەرەوە بگرێت من ئەزانم جمهوری ئیسلامی عامڵەم وەزیەتە سا ئەمە فرشتە موقعیت ڕەوانی ئەو جامعە چزانم ناڕەحەتی نیگەرانی فەقر گشت دەمانە هەست لەو جامعە جمهوری ئیسلامی عامڵ ئەسڵیە بەڵام خودی ئەو مردمە به نظرم بۆی کە ژیان بکەن بۆی کە چزانم ئایندەیان بیرکەنەوە بۆی کە جوانیانیان حفظکەن بۆی نیرویان حفظکەن به نظر من هێشتا ئەو جامعە هێشتا ئەوڵ کاریە دەبێ مبارزە کات دەبێ تەلاش کات دەبێ خۆی متشەکر کات دەبێ خۆی متحد کە هەمبەستە بچنە گشت جمهوری ئیسلامی ئەو وەزیەتە چۆن هەروەک هاوساڵح ئیشارە پێ و واقعاً تەجروبە نیشانی داگە تا جمهوری ئیسلامی ێزم بەدبەخت و بێشاری گەستە جامعە هیچ ڕێگەیەکتری نییە اتفاق نا اتفاق ڕۆژێ بێئاویە ڕۆژێ بێنانیە ڕۆژێ نازانم بێ بەرقیە ڕۆژێ ئاگرە هەزار بەدبەختیز لەو جامعە جمهوری ئیسلامی گشتی خۆی عامڵ ئەم شتکە دەسا و مردم خەریکن تاوانیەتە لەنیشیجا اتفاقا خودی ئەو مردمە ئەو جوانانە ئەو ئەنجومەنانە ئەو تەشکرانە دەبێت لە فکر دووار ڕۆژە بن هەروە خۆیان دەمنانە هەرچشتەوە زۆر هوشمەندانە زۆر به نظر من ئاگانە دەبێت بەربەم اتفاقات ناگەوارە بکرێ و ئیجازە نەدەن به نظر من لە کوردستانە جارێکی ترم اتفاقەکە فێ نە ئەنجومەکان نە تشکران خودی مردم به نظر من خانەوادەکانیان باوکودایکیان دەبێت زۆر هوشیارانە به نظر من بە مەسایلە بەرپرس زۆر سپاس دەکەم هاوڕسایی یەگانە و هەروە هاوڕساڵی سەرداری بەداخەوە مەجال نییە بۆ وتەی ئاخر مەجبورین بەرنامەکە لێرەیە کۆتایی پێبێنین جاریچکە سەرخۆشیەکەین لە کەسوکاری ئەمسی ئازیزەی کە لەو کوژانەوەیە گیانی ئازیزیان لەدەستدا هیوام کاتێکی خۆش و سەربەرزانەی بۆ هەموو لایەک سپاس بۆ ئێوەش هاوڕێیانی ئازیز